بەناوی خۆی بەخشندە و مێرەبان سڵاوتان لێبێ عزیزان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر هاتمەوە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست ئەمڕۆ لە قەزای ڕەواندزمە و قەزایی کە مێژوویەکی دێرینی لە خەبات و تێکۆشان هەیە ئەمڕۆ دەمەوێت لەگەڵ هاوڵاتیانم قەزایە باسی خزمەت گوزاری بکەم بێگومانم قەزای وەکو بەشێک لە قەزاکانی دەوروبەری هەرزوو وەرزی سەرمای لێ دێتەکایە و لە سەرەتای مانگی 12ەوە سەرما لێرە دەست پێکە بۆ ئەمڕۆ دەمەوێت لەگەڵ هاوڵاتیانم قەزایە باسیەوە بکەم بزانین ئەوان نێوانیان لەگەڵ سەرما چۆنەوە هاوکات حکوومەت نێوانی لەگەڵەوان چۆنە لە وەرزی سەرمایە تاچە نەوت و نەفتی پێویست بۆ ئەم قەزایەدا بین کراوە بۆ ئەمڕۆ باسێکی ئەو قەزایەکەین لەگەڵ هاوڵاتیان بزانانی هاوڵاتیان ئەم قەزایە چۆنەژین ئێوەش بینەر و بی سەرمان بن و لەگەڵماندا بن. وەرزی سەرما لێرەوە وردە دەست پێکە هیچ بڕە نەفتێک دابشکراوە بۆ هاوڵاتیانیان ئەو بڕانی کە دابشکراوە بەشی هاوڵاتیان دەکا بۆ وەرزەیە نەوت لە سەرەتای مانجی 11 لە ڕواندز و دەوروبەروانە دابشکرایە بەڵام بەرمیلێک نەوت بۆ هەر خانەوادەیەک کەمە ینی 2 بەرمیل تا 3 بەرمیل خانەوادەیەک پێویستی پێە چونکە ڕواندز ناوچێکی شاخاویە سنووری ڕواندز و شارە ڕواندز زیاتر لە 1000 مەتر لاسی دەریا بەرزە بە حکمیەوەی هەرچار دەورەی شاخەوە بەفرێکی زۆر ئەگرێ بۆیە پێویستە ینی زیاتر لە بەرمیلێک نەوت تەوزیع بکرێ بەسەر هاوڵاتیاندا. باشە لەکەوە سەرمان لێرە دەست پێکە ئەنی بە دیاریکراوی لە چمانگێکەوە هەر لە ناوەڕاستی پاییز سەرما دەست پێکە بەڵام هەر لە بیداەتی زستانەوە سەرما لە ڕواندز و دەور و بەروانە پلەکانی گەرما زۆر دائەبەزن سەرمای ڕەواندوس هەتاکو دوای نەورۆزیش ئەبین ناوچەکە بە حکمیەوەی بەرزە و هەرچار دەورەی شاخە و زۆر بەسا لە ڕووی خزمەت گوزاریەوە تاشەن ئاوڕێ لێ دراوەتەوە تاچەند خزمەت کراوە ئەنی بۆ گەنجان شوێنی تایبەت دروست کراوە یان بەگشتی خزمەت گوزارەکانی قەزایە چۆنە بەێ بۆ خزمەت گوزاری ئەتوانین ناتوانین برێن پەراوز خرا و یاخود خزمەت گوزاری لۆ نەکراوە بەرام وەکو پێویستیش نییە لە ڕووی خزمەت گوزاری و ئەوانە خزمەت گوزاری تا ڕادەیەکی باش بۆی کراوە بەڵام زۆریش ماوە لە ڕووی بێکاری و بێکاری و هەلیکار بۆ گەنجان شتیوە نەڕەخساوە زۆر کەمە. باشە داواکاریتان چێت لە حکوومەت بە تایبەت لە وەرزی زستان یعنی کابوون وەرزێ و خۆت باسکرم قەزایە شوێنە جوگرافیەکەی وایە زوو سارد دەبێت تا درەنجیش ساردی تێدا دەمێنێ داواکارین لە حکوومەت ئەوێ بە حکمی ئێستا سەرما بەرە وەرزی سەرما ئەچین و جەوەکە زۆر ساردا هەم کارەبا کەم بوویتەوە ئەگەر کارەبا هەبا لەوانێت تا ڕادەک باشتر بە ینی بەرام داواکارن لە حکوومەت جارێکی تر لە ناوچە شاخاویەکان نەوت تەوجێ بکاتەوە بەسەر هاوڵاتیاندا و ئەو ناوچە شاخاویانە کارەبا باشتر بکرێ و وزەی کارەبا زیاتر بە ڕەواندز و دەور و بەری و ئەو ناوچە شاخاوێنە بدرێت. پێم بڵێ لە کەنجیوە سەرما لە ڕەواندزێ دەست پێکە لە چ وەرزێکەوە لە مانجی 11ەوە دەست پێکە بەخوا هەر تا کۆتایی مانجی دوو دەست بەردەوامە لێرە بەردەوام هەتا مانجی دوو لێرە گەرمکەرەوە چی بەکاردێنە سۆبەی داری سۆبەی غازی نەفتی بەخوا زۆری نەفتە زۆری ئارێوەڵا دار و شتۆ مەمنوعە دابش نەکرا دابشکرا بەس ئەوڵ بە 2 سارە بەرمیلێکن وەگرێتەوە تا ئیسابقە بە 2 سارە بەرمیلێک لەو ناوچە شاخەوی ئارێوەڵا چەندی سەرفەکەی ساڵانە چەند 3 بەرمیلیە سەرفەکەی ئارێوەڵا ئەگەر بە بەردەوامی سۆبەی ئەوە بکەین 3 بەرمیلی ئەسۆتنی ئەیکو نەفت دەکڕێ نەپارە هەیە لە مەعاش ئێستا هەیە ماری لێ ڕەواندز شکە نەفتەشی نییە دینارەکی دەمارێدانە بەرێن بەرمیلێک دابشکرا و بەرمیلە تقریبان چەندی دەکات لەوە منتیقەی باخوای شتەی خۆ کات بەس بۆ شێوە نییە ناوەڵا خەڵکی ڕەواندز کە ناوچەکەدا ناوچەیەکی شاخاویە وڵای داواکارین ئەوەیە سوتەمانیەکەن بە جوانی بۆ دابینکەن ئێرەش پێویستی بەخۆزانی داروشتوە مەمنوع ئێستا کەس ناسی داروشتوانە هەمووی دەبی نەفت شتوانە بەکاربیینی غازی بەکاربیینی ئێستا مار هەیە دیناری نییە لە بەو سەرمای ئێستا ماری تێدا دیناری نییە
دارێوەڵە عیلاجی سەرمای زیانی هیچ عیلاجشی نییە لێرە لە ناوچە لێرانە هیچ عیلاجەشی نییە زوش دەست پێکا سەر کەتە سەمانجی 11 سار دەبێرە زۆر جان لێرە ڕەواندز شوێنەکەی بڵندا لە کەنجیوە لێرە سەرما دەست پێکا هەتا کەنجش بەردەوامە بێ هەل ئێستاوە دەست پێکا پێش ئێستا دەستی پێکردیە هەتا مانجی 4 پێن بەردەوامە بەردەوامە ئێستا سۆباڵە کرد ئێستا من نیو بەرمی نەفتن توتان نیە نیو بەرمی توتەیە بەڵێ هێشتا دستان مە ئێستا لەکەی مەیە باشە لێرە زیاتر چ بەکاردێنە سۆبێداری زیات سۆبەیدار و نەوت هەردوو بەکاردێ داریش بەکاردێ زۆر خەڵک داریش بەکاردبینی ئەوی توانای هەوی داربینی وەرگرتیا و نەفام بەرمیلێک وەرگرتەوە بەس بە ئەمە ناکە بە ئەمە ناکەنەوەڵە بەرمێن بەرگرتی بەرمین نفتی بەخوام ساڵانە سێ زیاتر سەرفەکەم ساڵانە سێ بەرمی زیات سەرفەک خۆ دوو بەرمیلی دەی بکڕێ دوم کڕیوە دوم هاوین کڕیا هاوین دوو بەرمیلم کڕیا خۆت خواردێت دەڵێن لەگە پیاوی بە ئەزمون بژیانی لۆی کە زۆر سەر ناکەی مەسەلە چ کودیوارێ پێشی بەڕێ تای بەخۆ پێشی تای بەڕێ بەخۆدادا خۆت کردیا باش بمرێت لە وەسعیانی خەڵک دەتوانی نەفت بکڕیەوەڵە خەڵک ناتوانێت بەو قەیرانە بەو بێپارەیە بەو بێموتەیە لە هەموو ڕۆیەکەوە ئەنگۆ خەڵکی ڕەواندز یعنی داواکاریتان چێ لە حکومەت پێویست ناکە زیاتر بڕە نەفت لێرە زیاد بکرێت بەوەی ساخترا دەرەوڵاکە کە پێمان خۆشە ساڵی سێ بەرمان بدرێت سێ بێنێتمان بدرێتێ ساڵانە پێویستانیشیان پێ یەک بە خۆم بەرمیلێک مەرگێت هێشتا دوی دیم کڕیا لە هەوی بەرمیلی دیم کڕیا بە خۆم ئەو برادرانە لەگە سەرمای کونا لەگە ورزی سەرما و ئەو بڕە نەفتەی کە لە ئێرە دابین کرایە کونا وڵای کاکەمە پێشی هاوینێ دوو بەرمیلمان کڕیا بەرمیلە چشمان وەرگرتیا ئەوە سێ لەوان وڵی زەحمەتە وڵا ئێچکە لەوانەیە ئێچکە بکڕن تەواو دەرەچێتن چەند بەرمیلی وەردەگرن ساڵانە لێرە ئەمە یەک بەرمیل بەرێ بەرمیلانی بەشتانیش ناکە نانە بەرمیلێک بەش ناکە ئەمە دوون کڕیا ئێچمان وەرگرتیا ئەوە سێ سۆبێداریش داران نییە لە بەرەوە خانەکان وەکو جاران نینە بۆریە سۆبە و سۆبێدارادا بدرێت سام خانەکان هەموو سەبەنە و ڕێک ناکەوی باشە پێویست ناکە لۆ قەزایەکی و کوێرەکە سارترا زیاتر نەفتا دابین بکرێ ینی حسابێکی بۆ نەک لۆ هەر قەزایی وەڵا لۆ هەولێرش بگرنیە دوو بەرمیل سێ بەرمیلیانەوەی شەرت نییە هەولێریش ساردا هەموو زێ ساردن زستان کە داهات تەواو ئیدی ئارە وڵا سارد باش داواکاری چێ ینی تۆک وڵای داواکارین ئەوێ و چی ناکرد تێگەیشتی چەند زارێن زۆر گوتن قورئان خۆشە وەیە هیچ ناکرێت یعنی چەند داواژ بکەین هەبەچ ناچێت ناوەڵا هەلەی گەڕێ باشترە ئەو برادرەمان لەگە سەرمایە هەر بەگشتی بینت بووە وڵای بخۆم کابراایکی سڕۆکم هەرێوەڵ هاوینە پێ خۆشی ئازستان بەخوای ناوەڵە هاوین منتیقینایرە خۆ هەر ساردا وڵای جا ڕواندز شوێنێکی ئارامە و شوێنێکی ئارێوەڵە چەند ساڵە بی لێرەی وڵا هەر ماڵی دەمەشتاویە کە هەر لە خۆم بیری هەر لێرە بوو هەلێر لە دایک بوویتی یەخۆتە من درێژ بیت پێم بڵێ و بڕەنەوتەی کە لێرە دابین کرایانی بەرمیلێک نەبوت بەشی هاوڵاتیان ێراکە بەخدای ناوەڵە ڕاستی وەکو ئەو برایانە باسییان کرد بەش ناکە بەرەم هەر باششە ئەگە هەرنا لە مەسەلەن لە کڕین لە بازار یعنی فەرق دەکات ئەم بەرز نابی تۆ نرخەکەی و بەرمیل لە ژێر خەڵکەکە شێک دوو بەرمیل لەگەر ئەکری و ئیدی هەتا بە هەر پشێ دێت بەگشتی خەڵکی ڕەوانزێ لە ڕووی داراییەوە چۆنە خەڵکێکی فەقیرە خەڵکێکی ژاریان خەڵکەکەی چۆنە توایان کڕینی نەوتۆ بابەتانیان هەیە ناوە لە خەڵکی ڕوانز خەڵکە لەبەرەوەی ڕوانز شارێکی بێ ئیشە هەمووی احتیمادی ژیان و خێریختە سەر معاش و ئەو شتانە واقعیەکەی طبعا بالضبط سەمان لۆ بکە وەرزی زستانە لە وەرزی زستان بەعام خەڵکی ڕەوانزێ بە چماش وەڵا بن لە ئیش و کار و ئەو بابەتانە سەرەتا بە خێراتنتان دەکەم بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم وەرزی زستان لە ڕەواندۆز سەختە لە مانجی ئاخیری دەی واتە 11 سەرما و سۆڵە دەست پێ دەکا بە عوکمی ئەوەی ناوچەیەکی شاخاویە
سەرما و سۆڵ زۆر بەشدەتە و زائیدەن نێزیکیشە لەسەر سنوورەکان یعنی مانجی 11 بەفر دەبارێ کە بەفریش دەبارێ خەڵکەکە ئیدی خۆی قەیم دەکات لە زستانە بۆ نمونە مەسەلەن ئەم ساڵ 1 بەرمیل نەفر دراوە خەڵکەکە هەر ماڵی 2 بەرمیلی کڕیوە 3 بەرمیلی کڕیوە بۆ ئەوەی بگاتە مانجی 3 و مانجی 3ش لێرە هەر زستانە مانجی 3ش بەڵێ هەر زستانە هەتاکو 21 سێ نەورۆز زستان لێرانە زۆر ساردە ینی شارەکە خەڵکی شاریش لێرانە بەڕاستی خەڵکێکی زۆر هەژارە و بێ ئیشە کە سابەتی لێنە هەمووی احتومات ئەکاتە سەر موچە و مەعاش فەرمو ئەوە مانجی 12ەیە خەڵکەکە 4 موچەی وەرگرتووە 3 موچەی وەرگرتووە هەشە خاستەن ئەوانەی یعنی خانەنشینە یاخود پێداویستی تایبەتە هەر 1 موچەی وەرنەگرتووە پێشمەرگەیەکی زۆریشمان لێرە نەکو پێشمەرگە بەڕێ ئێرانە لانەی شۆڕش ئەم شارە لانەی شۆڕشە بە حکمی ئەوەی یعنی ڕژێمی سەدامی گۆڕ بە گۆڕ هەمووی احتوباری گردیتە سەر و مۆنتیقەیە و یعنی ئەو شارە خاستەن ئەو شارە یعنی ئێستانێکە بە درێژایی مێژوو بەڵێ خەڵکی دۆڵاکۆ یعنی بەڕاستی زۆر نەهامەتی دیوە کەچی ئەو شارش هەر لە پردی کاولۆکان بگرە هەتا گات و بێخاڵ هەتا ئەگاتەوە گەرەوان نەک هیچی بۆ نەکرایە بەڵکو پەراوێز خراوە لەلایەن هەردوو دەسەڵاتە دارانەوە ناڵێم بە تەنیا مەسەلەن پارتی یاخوتی یەکێتی بە تایبەتی هەردوو دەسەڵاتدارەکان پەراوێز خراوە فەرمووە گەنا خەڵکی ئەو شارە ئێستا عالیەن ئەوە سەعات 2 3 ناو شاری ببینە 5 کەس لە ناو شار نییە کەچی 35,000 نفوسی تێدایە 3,000 ماڵی تێدایە وزائیدەن ئەوەش خەڵکەکە هەمووی احتوبات دەکاتە سە مەعاش دوکاندار دێتە دوکان باشە هەرچەندە خەڵکەکە زۆر لەگەڵ یەک باشە تەبایە بە حکمی ئەوەی هەموو یەکتر دەناسی هەمووی خزم و کەسی یەکە یعنی بە قەرز دەداتە خەڵکی بەڵام حەدی هەیە کە قەرزەکەی لەسەر قەپات کرد ئیدی ناچاری یعنی هەندێک شتی هەیە یعنی خەڵکەکە بەڕاستی وای لێ هاتووە بچی ئێستانێکە لۆ ئەو شارەت دەرۆزە بکەی بەڕاستی یعنی وەزعەکە زۆر خراپە وەرزستانە و خۆدوتن 1 بەرمیل دراوە ینی لێرە خەڵک توانای کڕینی نەوتی هەیە بەگشتی واللهی توانای کڕینی نەوت بڵێ چینەک هەیە نەک توانای هەیە بەڵکو لە قیمەیە بەڕاستی ینی چینەک 3 چین نەمایە 2 چینمایە چینێکیان زۆر زۆر باشە ئەوانەی ینی مەسون و لەدەسەڵاتن و ینی معاملە چینە چینێکی شەیە ئەسڵن نەک نەتوانی بکڕێ بەڵکو هەرنیشیتی ئەوەی وەریشی گرتووە بە خەڵکی گوتووە بۆ ناچی بۆم وەگری و بۆ خۆت یعنی دەیفرۆشیتەوە بەلمیلەکە کە بە 46,000 کە لە بایع وەری گرتووە چووە بە 50,000 فرۆشتویەتی کە پارەی نەبووە پێوەگری یعنی داخەکە لەوەیە خەڵکەکە هەمووی چاوەڕێی موچە و بودجە و نازانم چی و ڕۆژانە بگۆ ئەوە هەیە ئەوە وەفد چۆ بەغدایە گەڕاوە و بەدەست بەتاڵی نازانم چی و چی یعنی خەڵکەکە بەڕاستی هەمووی تووشی نەخۆشی دەرونی بووە ڕۆژانە خەڵک خۆ دەکوژێت ڕۆژانە خەڵک خۆ ئینتیعار دەکا بەڕاستی وەزعێکی زۆر خراپە تۆکو خەڵکێکی ئەم شارەیە وەکو پیاوێکی ئەم شارەیە داواکاری چی و شارە پێویستی بەچیە بە تایبەت دەستە لە وەرزستانە واللهی داواکاری وەکو داواکاری زۆر بووە بەڵام ئەوەی گۆتیتمان و ئەدامان کردیە و گیاندرایە داواکاریەکان یعنی شوێنی خۆی ناگرێ نەک نایگرێ نەشی گرتووە هەرچی نەکو خەڵکی ڕەواندوز خەڵکی هەموو کوردستان دەچی داواکاری دەکا دەڵێ داواکاریەکەم بۆ کوێ یعنی بۆ کوێ داواکاری بکەم هەر نەکو کەس گوێ لێ نیە یعنی ئەوانەی لە دەسەڵاتن ئەوانەی مەسەلەن لە حکومەتن ئەوانەی لە مەسەلەن لۆ نمونە لە ناو دام و دەستگایەکان دەچی داواکاریان دەگەینی دەڵێ بەڵێ گەیشت بەڵام بۆ کوێ گەیشت دەگەینی بۆ کوێ یعنی شتەکان بەڕاستی خەڵکەکە هەمووی چاوەڕێی ڕحمی خوایە ئیشاڵە خوا ڕحمی پێ دەکات بەخێر بێن سەر چاوە بزانی لەگەڵ ئەو پیاوەیە وەرزی سەرما هاتووە بەگشتی لەگەڵ سەرمان نێوانە چۆنە بەخۆت پێشەچی بە ناوی دانیشتوان شاری ڕوانز بە خێرات مەکەین ڕەواند شارێکی زۆر ساردە تقریبی لە مانجیدا پێویستی بەسۆ بێ هەتا تقریبی مانجی 3 ئەوەی منداڵی ساوای هەبی بڵێ مانجی 4 لۆ زستانە 1 بەرمیلە نەفت لۆ ڕوانزێ زۆر کەمە ئەگەر نەفتیش کەمبی هەر مشکیلە نیە بەس ئەگەر لە 30 ڕۆژ جارێک موچە بدرێ ژیانی خەڵکەکەی بەنەوە چیتکە گۆڕی
خەڵەتوانێت بەلایانی کەم نەوت بکڕێتەوە ئەگەر موچە بدرێ موچەکە چۆن کابراایەک سەرەتانی لێبی و پەسیوی لێبی ئەگەر سەرەتانەکە چارەسەر بکە پەسیوەکە مشکیلە نییە ئەگەر موچەکە بدرێ نەفت مشکیلە نیە لەبەرەوەی ڕوانز شارێکی بێ ئیشە لە ساڵی عەبتان و هەرکە سۆران دروست بوو بێ ئیشی ڕووی لە ڕوانزێکی لەبەرەوەی بازارەکە ڕۆژانە بەس خەڵکی خۆجێیە خەڵکی ئەو لای نایەتێوەچی سۆران ڕۆژێک قومی مێرگە سۆرێ بێ ڕۆژێک عاجۆمەرا بێ ڕۆژێک سیدەکا بێت بەس قومی خۆجێ بە قومی خۆجێش کاسبی نییە موچە نەبێت و نەفتیش نەبێت و سەرمایە بێت چی دەبێت بە قورعان وەزع خەرابە هەر کەسە و دەبی خۆ دەبڕکە پەنای لۆ خزم و کەسی بە ئەوەی هەیتی بخوا ئەوەی لە ماڵەوە هەیتی زیادە بفرۆشی ئەوە ئەوەی کە تۆ دەیبینی لە بەگشتی باش نییە ئارێ وەڵا ساڵ 12 مانگە 4 موچە درایە ئێ بە 4 موچەی 12 مان کو دەڕەبی ئەلعان ئەمن بە خۆ دووسێ مندادمەنە لە هەولێری ئەخوێنن لە کولیەینە لە مەحەدینە زەلا کار بە مەسرەفیە لە بەشە ناوخۆی هیچی نادەنێ پێویستی بە هاتو تۆی پێویستی بە ڕژاقیە لێرە ماڵ هەیە 4 منداڵی قوتابیە ئێوە پێویستی بە جلو بەرجە پێویستی بە ڕۆژانەیە هەتا لە قوتابخانە نەفت و گەرم کەرەوە نییە ژیان لەو پەری خەرە وەڵا داواکارین ئەوەیە ئەمەش وتی مەسوولەکان بە شەرین حەقی ژیانن هەیە ئەوان ژیانیان کووە باتەماشێ مەسک ساردی پێ خۆشیان گەرمێت و ئەوی خوابینی ئەو شتی خۆشە لە هەردووکی ڕازی هیچ مشکلت نییە مشکلی ئەوێ وەڵی گەڵ ئەم سەرمابی ئینتیام قال بکە بەس گەرمامی باشە بزانە و برادرێت ئەتو لەگە سەرمایە بینت خۆشیان لە گەرمایە سەرما و گەرمە ئایدی خۆی گەورەیە لەگە هەردووکی باش ئارێ وەڵا وەڵی دەنە گەنجێسە زۆر سڕۆک بوونە گەنج ئێمە سەرمای زۆر بە قەوەتن دێتی وەختی خۆی ئادی لە چایی لە پێشمەرگایەتی و لەوی شەو هەبوو هەبە بێ سەربەرجی نووسینە نەنووسینەرێ وەڵا کەسان مەخۆش ئێستا مەمنونی بەوەی ئارێ وەڵا لە خۆی گەورە بە زیادی بی ئەگەر تفاقت هەبێ تفاق زانین تفاقتیان سوتەمەنیت هەبی ئەرزاقت هەبی پارەت هەبی لە دستانی خۆشتر نییە سوتەمەنی نەبی مەعاش نەبی بڕۆ خۆ دەخەرن دی خەتە خوارن ئەدیکو باش ئێستا پێم برێ نەفت و سوتەمەنی و مەعاش و بابەتانە چۆن ڕاستەکەت برێمە ئیوەتی پێم گوتی ئەگە هەبی خۆشە دستان ئەگەر نەبوو خۆ دەخەرندی هەردا ئێستا هەیەیان نییە ئێستا ئەوە ئەبینی ئێستا هەیەیان نییە وڵی زابرێک شەوی هەیە بە ئارەبە گری تۆ ماچەکری بەڵێ زان و خۆشەویستانەوەی بینیتان بەشێک بوو لە ڕاوسەرنجی هاوڵاتیانی قەزای ڕەواندز دیار ئەوانەیش وەکو زۆرێک لە قەزاکانی تر بە نەبوونی کۆمەڵی خزمەت گوزاریەوە دەناڵێنن بە تایبەت نەبوونی نەوت کە لەم منتیقەیە بەهۆیەوەی منتیقەیەکی شاخاویە من دەسمە لای ناوبڕەیەکی کورد دێمەوە خزمەت ئێوە زیز و خۆشەویست و لەگەڵ خەڵکی ئێرە بەردەوامە بوو خەمەکانیەوان دەگوازینەوە ئێستا ئێوە و ناوبڕەیەک بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵم دوای ناوبڕە کورتێ بە ئێوەی ئەزیز شاد بوومەوە من هەر لە نێو قەزای ڕەواندزم و دەمەوێت هاوتوێەوە بکەم حکوومەت هێرێمی کوردستان تا چەند ئاوڕی لەو قەزایە داوەتەوە و خزمەت گوزاری بۆ دابین کردووە ئەمڕۆ لەگەڵم هاوڵاتیانە باسی نەوت دەکەم کە نەفت بابەتێکی پێویستیە بۆ ئێرە بزانانی حکوومەت هێرێمی کوردستان تا چەند نەفتی بۆ خەڵکەیە دابین کردو و وەرزی سەرما و سۆڵ لێرە چۆنە ئێوە و ڕاوسەرنجی هاوڵاتیان بین لەگە سەرمایە خۆشە لەگە زستانیان لەگە هاوین بکەنایەن هەردوو بکەن لە بینی هەردوو کراوەستا ئەو وەزعە نابی خە دەبێت خۆدێک لای باشە لە کاتێک دەبی زستانبی بەڵام سۆبەتی گەرم هەڵکەی ئەو لە بین هێرتی ڕادەوەستی بەس ئەو سۆبەیە بە چه هەردەبی بەم برێ بە نەفتی بنفتي نفتيش نيا فارن يا نفتيش نيا ايه فارش نيا والله شكتك ايه فارش نمشي بكي خوتي خانه نشينا باشا لقى خانه نشيني شي ايه اي والله اي والله معاش تنطوا الله يكون معاش كاوله شي بخو بيني الى مش سامين ساعتين مانجا ساعتين مانجا بيز مانجا دوازده مانجا بيز زماني بعسي ودوازده مانجا استلوقي تبيز زماني مبيت بيز زمان زارم بيز مان كتوا ورقتي انا بيز ما كان بغي وهي شو نقدر بس سبب زي قول شيء او ايش بيستك بيستوي شو
وەزعی ڕەواندزێ لە گەردا بەشکردنی نەفت و بەرمیلە نەفتیان وەرگرتیەوە و بەرمیل نەفتە بەشەکە والله بشناك لا بشناك هەم ماڵە پێویستی بە چەند بەرمیلیە والله سي برميل صار برميل سێ بەرمیل أري أخوي أري والله أري والله باشە لەگەڵ ئەو برایی دووسێ قسام کەم پێم بڵێ سەرمای ڕەواندزێ زۆرە یعنی لەبەروەی کە شوێنەکە بڵندە زوو سەرمای دێتێ یەک بەرمیل نەوتیش درراوەتەوە خەڵکەیە نی بەرمیلە نەوت بەشی و خەڵکە دەکا پێشی بە خێراتنی کەناڵی پێیامەکەم بۆ شارەکەمان دیارە ئێمە هەموو ڕۆژێک لە تەلەڤیزیۆنەکان دەبینین بەڕاستی کارەساتە لە ڕۆی برێن موچە لە ڕۆی دابشکردنی نەوتە لە هەر ڕوویەکەوە هەبی ئەو بەپەلە بەپەلا عنی وایلی هاتووە لە کڕۆنا پیسترا لە کڕۆنا پیستوە لە ساڵانی زوو شاری ڕەواندز احتمالە هەتا وەختێکی گەلە گەلک زۆر بەفر لە کۆڵانەکانەمە ئێستانێکە لەگەر ئەو هەزمەی سیارە و برێن گەرمایی ئۆتۆمبیل و ئەوانە ئەو بەفرە نابینین نەک بەرمیلێک نەوت احتمالە بە سێ بەرمیل نەوتیش خەڵک دستانەکەی پێبەڕێ نەکرێت ئێمە باواز لە نەفت و لە سەرما و لە گەرما و لە ئەوە بینین زۆر خەڵک هەیە زۆر کەناڵ هەیە ئەپرسێ ئایا هاوین خۆشترە یان دستان فعلەن بێ لەمیش بپرسی دەڵێم هاوین زۆر باشترە زۆر خۆشترە ئەتوە گەرگەرماشت بێ احتمالە بتوانانی ئاویش سار بە خۆدا بکەیت نەبوونیش بی باشترە توانی ینی بژێوی ژیانەکەی بڕەکەوەترکە بەڵام لە دستانە فەرم و خەڵک هەیە لە ئێوارانەوە منداڵەکانی لەبەر بەتانی ئەنێت و لەبەر نەبوونی ئێمە لەسەر بەعری نەوتین ڕاستە لەسەر بەعری نەوتین بەڵام کە بۆ فەقیر نەبی بۆ خەڵکی فەقیر و هەژار و کەف دەرامەت نەبی ئەومان بۆ چووە فەرم و تەماشای ئەو شارەکە لە ڕووی گەنجەوە کۆچی گەنجان بەردەوامە ئایا ئەو پیلانە دەگەڕێتەوە سەرچێ یەکەم شت دەبی ئێمە داوا لە خی گەورە بکەین وەزعەکەمان بۆ چاکە دوای ئەو دەبی ئەمە داوا لەو عزبانە بکەین بە بەڕاستی بە زەیەکیان بەو خەڵکانەدا بێزارە کۆچی گەنجان لەم قەزای چۆنە لە هەموو شوێنەکان بەردەوامە کۆچی گەنجان هەموو شوێنێک بەردەوامە یعنی خەڵک دەڕوە دوین بابینە سەر ئەوەی کاکە خەڵکی هەموو شوێنەکان شارەکان یعنی لە بێ ئومێدی خۆیان وان لێ هاتووە هانا بۆ چێبە مادەی بە هۆشکەر یعنی بەڕاستی ئەوە کارە ساتێکی گەورەیە ڕووی لە هەموو شارەکان کردیا لە سۆرانتەوە لە ڕەوانستەوە لە ڕانیێتەوە لە هەولێرتەوە ڕۆژانە ئەمە گوێویستی ئەوە ئەبین لە تەلەڤیزیۆن و لە شتەکان یعنی کە باسەکری ئەوەندە گەنجە بەهۆی مادەی هۆشبەرەوە دەژیرکرا بەڕاستی کارە ساتە پێمان ناخۆشە گەنجی ئێمە ئاوای لێبێ پێمان باشە عنی ئێمە وەکو هەموو گەنجێک یان احتمالە من ساعبی دەوام بم احتمالە وەزعم زۆر باش بی کەواتە کە من وەزعیشم باش بی هیچ دڵخۆشیەکم بەوە نایە کە من وەزعم باشە لە بەرەوەی خەڵکە کە بینم فەقیرە نانی نییە ژیانی نییە تەڵەبەی هەیە یعنی ناتوانێت ژیان بە گشتی زۆر قورسە ژیان ئێستا بوویتە هۆی عنی دابەژوە بە دوو چینەوە چینەکەی وەزعی زۆر باشە چینەکەی وەزعی زۆر خراپە یعنی ئەو چینە وەزع باشە کەش بە ئەوەی ڕناگات یعنی بتوانی هاوکاری چینە خراپەکەی بکات یعنی باشە پێم بڵێ ینی بۆچی ئەو ژیانە وای لێ هاتووە پیاوێکی وەکوتۆکە لەوەیە سەردەمی باسە بینی بێ و ڕۆژانێک ئاواتی خواز بێ ئەو حکوومەتی کوردی دروست بێ بۆچی ژیانەکە وای لێ هات کێ بەرپرسە لەوەی کە ژیان و گوزەران قورس بوو واللهی ئەوەی ئێمە ناکرێ یعنی ژیان ئێستانێکە ڕاستە ژیانەکە ناخۆشە بەڵام ناکرێ ئەمە ئەوە بخوازین بە حکوومەتی باس یعنی ئەگەر هیچ نەبی خۆمان ئازادی یعنی گەنجەکانمان ئازادە ئەگەر ئێستا ئازاد نەباینە باشترەکەن فعلەن ئەگەر ئازاد نەباینە ئێستانێکە ئێمە دەوایە بەسرا لە کووت و عمارە ئەوانە پۆستاڵێکی ڕەشمان لەبەر بە یعنی عەرەبێک کەسێک دەهات ئەمری بەسەدا ئەکردی یعنی بە 21 ڕۆژ بە مانگ ئەتوو چاوت بە خزم و کەس و ماڵ و منداڵەکانی خۆت ناکرد ئێمە ناوی خۆزگە بەوان بخوازین ئەوە تازە ڕۆی گۆڕ بە گۆڕچوو بەڵام هیوادارم داوا لە هەموو بەرپرسەکانەکەم سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت لایەنە سیاسیەکان وەکو برێن کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان بزوتنەوەی گۆڕان یعنی دانیشتنێکی سێ قۆڵی هەر چۆن هەبی بەس بۆ دابینکردنی بژێوی ژیانی ئەو خەڵکە لەم پێویستم دانیشتۆریش پێویستە کاریگەریشی بەسەر بازار ڕووموچە هەیە زۆر کاریگەری بەسەر بازار هەیە بەسەر شارەکەیمە زۆر باشە عنی خەڵکە کەچی لەو دوکانانە سیقەی هەیە خەڵک هەیە هاوکاری یەکترە بەڵام لەو شارە گەورانە
خەڵک کرێتیا خەڵەکە عنی گوێبیستی ئەوە بین خەڵک لەسەر کرێخان و دەرەگری هەتا ئێستا لە شارەکەی ئێمە ئەوەی ڕووی نەداوە یعنی زۆر هاوکاریەک هەیە برایەتیەک هەیە ئینشاءڵڵا لە هەموو شارەکان ئەوە بەردەوامە بی بە زۆری لە مانجی دوازدە دەست پێکە دێچ سار دەڕواندس بەس ئەگەر بوونی نەفت و شتیوە زۆر بیت و معاش بێن و کارەبە هەبی طبعا لە 100 فەرقی هەیە دەگا ئەوەی کە مەسەلەن نەفت نەبی و کارەبا نەبی و معاش نەبی یعنی ڕەزالەتە ئێستا کە ئەو بڕە نەفتی دابین کراوە پێمە بێ بەرمیلێکی وەرگتووە ڕەواندز ئەو بەشتانەکە ئەو بەرمیلەیە بە خودای ناوەڵا لەبەرەوەی مار هەیە زۆرن سۆبا زۆر بەکاردێنن غورفەیان زۆرن هەرشە مەسەلەن دوو نەفەرە فەرقەکی زۆر مانگەچی دەکا ئابای مانگەشەکە عیلەک چەندی بەکاردێن یعنی خێزانێک چەند بەرمیل نەفتی بەکاردێن خلاصەبی ئەتا خلاصە بێ هەتا مانجی سێوانە سەرمان لێرە سەر بەرمیل سێ و نیو بەرێ سێ بەرمیلا بکڕی سێ و نیو بخوای چار یعنی احتیاجی هەتا بە تەواوی یعنی ئەگەی بوارێ ئێستا تا مانجی چار ئاگەر هەر دایس مانجی چار لێرە سۆباری پێ ئەگەر جەوەکەی سار بی ها ئەگەر زەوی سار نەبی بەمانەوە تاسم پێویستان بە نەفتی زیاترەکە بۆ ڕەواندز دابین کرێ والله پێویستن زۆر پێ ساڵ عام مەسەلەن ئەم برێم تەلەبەم هەنا دەبی عەلەقەل دوو غورفە ئاودان کەیەوە دوو غورفەش ئاودان کەنەوە دەبی نەفت هەبی بەڕاستی ئەگەر بەش نەبی دەبی سبەینا سۆبە هەپێ بکرێ نەفت زۆر پێویستە بەڕاستی ماشی نەفت دەکڕێ دێتە کڕی ناوەڵە ئێستا معاش بخۆ معاشن کمە مەسەلەن ئێستا بریکا برا 300,000 وەرەگری چەندی لە نەفتێ بدا و چەندی لە کرێخانی لە 120 کەمتر نییە ئێستا هەوچی زارە ینی گرانە هەرێ وڵا هیوادارین ئیشاڵڵا خوای گەورە ئەو زروفەن و چاکە بە تەمای خوای گەورە ئیشاڵڵا هەموو ئەبنیە برایەک دی و بەرەکەت بەسەر کوردستان داباریت و دەستی دوژ بناشن لەسەر خەلاسەبی ئەو عیزبان هەموو بنەوە برایەک دی و ئیشاڵڵا خوا یارمەتێندا بەرەکەتن بەسە داباری یعنی هەر خێزانێک لێرە پێویستی بە چەند بڕە نەفتە لەوەی کەزستانەکەی تەواوکە چەند بێرمین نەفتی دەوێت بەخوای بەڕێز ئەوە زەمانی جارانیە ئێستا هەر غورفە و دەبی سۆبەی خۆی لێبی ئێستا بەلایکمی 4 بەرمین هەتا 4 نیوە هەتا 5 بەرمین دەبی هەر هەبی بەڵام ئەوە زروفەکەی ئاوای لێ هاتووە نییە وەڵا بەرمیلێک هەتا کەنجی بەشتانەکە کوڕە بەش چێکە دەی پێخۆری پێ بکەی بەش چەکە لەش ناگەڕێن داروباری ببڕی و ئەویش نەمایە و کارەبا هەر بەعسی مەکە هارێ بەخوای پێم بڵێ ینی پێویستە تقریبان چەند بەرمیلیتی بکڕی وەڵای بەلایکمی ئێستا بۆ ئیمکاناتێک کابرا لە چێ بەرمینی بکڕی کاکە نەمعاشەکە نەموچەیەکە نادەهاتێکەکە ئێرە خاستە ڕوانت وەکو فندەقێکی وایە تێگەی هیچ داهاتێکی نییە هیچ دەرامەتێکی نییە بەلایکمی دەبی 3 بەرمین 4 بەرمیت هەر بهابی ئەگە هاوینێ خەمێکی لە خۆنەخۆی دستانێ نامینێ چونچی بژمینێ گرانە ئێستا بەلایکمی بە 100 لەوانی بە 100 دەیبی ئێستا بەرمیلی بە 120 خەکە با 100 بی لە چێ دینی کوا داهات کوا پارە کوا مەحاش وڵای داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان هیوادارم چاوێکی بۆ میلەتی بخشێنێتەوە ئەمە لەسەر بەعری نەوتین تێگەی ماقۆڵ نییەم بەرمیلی نەفتی بە 120,000 یا بە 110,000 بە وەرەقێکی بکڕم عادیقان ساڵی 2000 نەفتێت دابش بکەن نەک ساڵە 1 بەرمیل 2 بەرمیلە عادیقان 2 بەرمیلان بدات ئەتو بینە لەگە سەرمایان گەرمە بەخوام بین دەگە گەرمای خۆشە ئارێ وەڵا ئێستا خەڵکیێرە زیاتر چ بەکاردێنین لە بۆ خۆگەرمکردنەوە سۆبەی نفتەیە سۆبەی نفتە ئیدارە تەبعەن لێش بگەڕێن ئەو دارە زۆر زەحمەتە ئەیوێ هەتا تو داری دینی سێچا قۆناقیوێ بڕینەوە و هیچکردنەوە یەکات مەنعیش پیچەکەی تێدا پێشە هەموو سۆبەی داری بوو بەشتان دەکاوی کە ئەگە سەرمابی ئێستا عالیان سەرمابی ئەتو 5 بەرمیل لە نەفتی لە ڕمانسێ دەبی هەبن 5 بەرمیل دەبی هەبی یەک بەرمیل درا یەک بەرمیل داواکاریتان چێوەکو خەڵکی ڕەوانزێکە حکوومەت هاوڕێکی بداتەوە و بە تایبەت لە بۆ دابینکردنی نەفتی ئێستا خەڵک موچەشی نییە بە نەفتی بەخۆی بکڕیوە نیە ئەلعانەکە برێن مامۆستا تەماشەکە نەفتیان پێدابین نابی لە بەهۆی بەڕاستی برێنێ ئەمە خاوەن نەفتین بەس کەس نیە سەرپەرشتی بکە ئەو نەفتەی بەکاربینین لۆ ملەتی
ئەوە نییە ئەوە نەما کەس هاگال لە ملەتی نەما برێ وڵی چاوەچی لێ بکەم چاوەچی لێ نەکەم ئەوە نەما عیلە لێرە هەیە کە پێی نەکرێت نەفتی دابیم کایانی بەخۆ ئەلعان چیرانێ منە نەفت بینیتی ئەمنی نەفتێ دەمێ بەخۆشمەی لۆ کردێ ساری ڕابردم لۆ کردێ هێشتا ئێستاشم دەدایتێ مەجبورم بەگە ناچار بوون دەبی لۆی بکڕم سەلەن و زۆر خراپە زۆر فەقیرە بەرمێنی نەفتیانە وەڵا لێرانە بە 120 بە 130 کڕی ئەتوت ساڵانە چەند بەرمیلی بەکاردێن پێنج بەرمیلە سەرفەکەی ئارێوان چار بەرمیلا دەکەن ئارێوان داواکاری چێ لە حکوومەتە داواش حکوومەت ناکە بەڕاستی برێ من نەفتەکەڕەوە یا لە دەستەوە نەما ئەو قەزایە پێویستی بە نەوت هەیە ینی بە تایبەت لە ئێستاە ناپێویستی زۆر پێە سەرمانە ئەگە سەرمابی ئەو شۆبەی کە ئێستامە پێکەیت لە دڕخانی ئی نەفتێ کە پێ ئەەکەیت ئەگە سەرمابی هەوایەکە ئەمە هەموو لە دڕخانی ڕاست بەخۆ بەو هەوایە بری هەوایەکە ئەگە سەرمابی گە بەفربی لە دەرێ بەفربی لە ژۆری ئەو شۆبەی پێبی هەچی عایلەبی لە گرۆ دەخواتەتی منتۆ ئەبری لە ڕوانسی ئەگەر سۆبە نەبی و نەفت نەبی سۆبەی پێکەوی و معاشش نەبی نەفتی بکڕی و سەرماش هەبی خەڵک دەبی چ بکە خەڵک دەبی چ بکە ئەمن لە مێژە ئەو شۆڕشەیمە لە منداری وە دڕشی داچی خۆ ئەم لێدەنا ئەو شۆڕشەی دامە ڕاوەندزی شۆڕشی زۆری لێکراکە شۆڕشی زۆر لێکرا لێش بریندار بووینە لێ شەهیدی شندا ئەو لایمە بەس ناکرێ ئەتو ئەلعانەکە بچی ئەم نێمزاهرەیەکەم لە خۆ دەمەوە ئەوە کۆ بێت و لە خۆ بدەیەوە ئەتو لە خۆ بدەیەوە دەبی ئەوانەی سەرپەرشتیکەن ئاقریان هەبی تێگەیشتنیان هەبی بتوانن ئەو ملەتەی بەڕێ بن ئەلعانە کۆ بێ ملەت و کوشم ئەوە لە تاریخ و دنیای بووە نانا نابینا ئێستا ئەمن پێشمەرگەمە ئەتو کابراایکی عەشاری خۆ پێشاندانەکەی کۆبی ئەتو ئەمن بکوشم ئەمشەتو بکوشم ئاخرە بە دوونێ و پێرێ لە ناوجێرە شێوینێ بوون سەلەن و بێن و ناوجێرە شێوینەکەتی کۆبی ئەمە هەتا سەداحسن لە ناوبرد چل تاکە ساری پێچوو چل سار کۆبی ئەلعانەمە خۆ بەخۆ یەکدی بکوشی نابی دەبی ئیسانی ئاقردار هەبی بتوانی سەرپەرشتیە ئەو ملەتەی بکە پێویستی بە سەرپەرشتیەتی زۆر زۆر مینە تێگەشتنەچی بە قەوەتی هەبی نەکەت و بچیژێ دەچەی دووش بنی بی چونکە ئەمە هەر چار دەورن دووش بنە هەر چار دەورە چار دەوڵەتی گەورە دووش بنێمەیە هەرکوی هەبی هەوڵ لەدەن ئەم تو یەکدی بکوشی کورد نەگاتە ئامانجی خۆ ئەمەش نەفەری بە تەمای خوای گەورە ئیشالله ئیشالله ئەوانە ئیشالله واکەن ئەوانەش پیچەک مێشتیان بێتەوە نەخۆ بتوانن چارەسەری ئەو ئیشەی بکەن بەڵێ زەن و خۆشەویستانەوەی بینیتان و بیستان بەشێک بوو لە ڕاوسەرنجی هاوڵاتیانی قەزای ڕەواندز دارم قەزایە شوێنکەوتەکەی وایە کە کەوتۆتە سەر تەپۆڵکەیەک و بە تەواوەتی ساردی لێرە دەستی پێکردووە کە ئێستا سەرەتای مانگی 12ەیە وای هاوڵاتیان ئێرە سەرڕایی هەبوونی کۆمەڵێ قەیران یەک بە دوای یەک گەورەترین قەیرانیان ئێستا کە لە وەرزی سەرما نەبوونی نەوتا داوا لە حکوومەت هەرێمی کوردستان دەکەن زووترین کات بەهانایەوەنەوە بڕوا لەبەرەوەی لە کاتێکا موچە نەبێت و سەرماشە بێت و نەوت نەبێ تاکە چارەسەر بۆ هاوڵاتیان لێرە ماوەتەوە ڕقبوو نەگەر حکوومەت هەرێمی کوردستان بەهانایانەوە نەچێت بەڵای زەن و خۆشەویستان ئەڵقەیەم جارێ بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردن تاڵقەیەکی تر و بەرنمەیەکی تری پەیامی تۆ بەیەوەی عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خوا